خانمە فەیلسوف و نووسەری فەڕەنسی سیمۆن دیڤوا دەڵێت بەرگریکردن لە ڕاستی شتێک نییە مرۆڤ لاسکردن بە ئەرکەوە یان بۆ هێورکردنەوەی گرەی تاوانباری بیکات، بەڵکو بۆ خۆی پاداشتە. لە واشنتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێنانتان لێبێت. ڕۆژی هەینی لە شاری دبلن نمایشێک بەڕێوە چوو. لە کاتێکدا ئایلەندە ئاهەنگی ساڕۆژی پاتریک دەگێڕن. لە نمایشەکەدا چەندین نمایشی مۆسیقا و سەمای تایبەت پێشکەشکران، وەک مۆسیقای نەریتی ئایلەندی و ڕێپێوانی کچانی شار و سەما و هاوکات وتنەوەی مارشەکانی ئایرلەندە. هەفتەی ڕابردوو لە شاری دبلن نمایشێکی گەورە سازکرا ئێرلەندا یادی ڕۆژی سین پاتریک دەکاتەوە. ڕۆژی سین پاتریک لە سەرانسەری جیهان بە نمایشی گەورە و ئاهەنگ و خواردنی زۆر نایاب بەڕێوە دەچێت. خەڵک بە شانازێوە ئاهەنگ دەگێڕن و تەنانەت ئەگەر سەر بۆ کلتورەش نەبن. ئەم جەژنە لە ئێرلەندا تەنها ڕۆژێک نییە بۆ ئاهەنگگێڕان و خواردن و خواردنەوە، جەژنێکی گرنگە و مێژوویەکی دێرینی هەیە. ڕۆژی سین پاتریک جەژنێکی نیشتیمانیە. 70,000 پشووی فەرمیە لە هەردوو وڵاتی ئێرلەندا و ئێرلەندای باکوور. قوتابخانەکان دادەخرێن، هەندێک لە ناوەندە بازرگانیەکان دادەخرێن، ڕەنگە چێشتخانە و باڕەکان بەگشتی بەکراوەیی بمێننەوە. لە شارە گەورەکانی ئێرلەندا ئەو شوێنانەی کە خزمەت بە گەشتیاران دەکەن، بۆ نمونە مەیخانەکان، ڕەنگە لە ڕاستیدا کاتژمێرەکانی کارکردن درێژ بکەنەوە بۆ ئەوەی بتوانن خزمەتی ئەو هەموو گەشتیارانە بکەن. لە نمایشەکاندا چەندین نمایشی میوزیکی و سەما ساز دەکرێت و لەوانە میوزیکی نەریتی ئێرلەندی، تیپی ڕێپێوان، سەماکار و گروپەکانی هاوڕەگەزخوازانیش نمایشی خۆیان دەکەن. ئەم خانمە دەرهێنەرە و لە ڤیسیڤاڵی کانەوە خەڵاتێکی پێبەخشە، خانمێکی کوردە و نووسەرە و خاوەنی دوو کتێبە و دەرهێنەری سینەماییە و خاوەنی چەندین بڕوانەمەیە لە بواری ئەدەب و وێژە و بەڕێوەبردندا. هاوکات دەرهێنەری چەندین کورتە فیلمی سینەماییە، لەوانە فیلمی پەپوولەی ڕەش، یاد خەونی پیاوێکی پرتەقاڵی و چەندین فیلمی دیکە. هاوکات سەرۆکی ڕێکخراوی ئارینایە بۆ پاراستنی ژینگە. ئێستاش شیرین جەهانی میوانی زایاڵی داهێنانە. شیرین خان، ئەم کاتت باش. ئەو کاتە هەموو کاتێک و باش. سڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێستان. زۆر سپاس دەکەین و زۆر خۆشحاڵ بووین. هەڵبەت یەکێک لەو بابەتە گرنگانی با سەرەتا بە دوایمی خەڵاتی تۆ دەست پێ بکەین. ئەو خەڵاتی کە لە کۆتایی ساڵی 2022دا لە ڕۆژانی کۆتایی ساڵی 2022دا وەرەگرت، هەڵبەت بۆ یەکێک بوو لە فیلمە جوانەکانی ئێوە. زۆر گرنگە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا باسی ئەو فیلمە بۆ بکەیت و چۆن توانیتان پەیوەندیکی پرۆفیشنەڵانە لەگەڵ ڤیسیڤاڵەکانی بە تایبەتی ئەوروپای دروستکەن. فیلمی پەپوولەی ڕەش یان بلاک بۆترفلای ئەم فیلمە بوو کە توانی ناوەزت بێ بۆ باشترین کورتە فیلمی فێستیڤالیکەن و توانی ترۆفی ئەم فێستیڤالش بەدەست بێنێ. فیلمەکە دیارە لێرە لە ڤانکوڤێر سازکراوە و یەکەم فیلمی منە کە بە زمانێکی غێری کوردی دروستکراوێ، بە زمانی هەموو کارەکانی من کوردیە، ناریۆشتەکانم و زمانەکەی کوردی بۆ، بەڵام ئەوە یەکەم کارێکی ئینگلیسی بێ و لەسەر بابەتێکی تۆزێک با بڵێن کەس نییە کە نەزانێت ڕێسیزم لە دنیادا ماناکەی چییە. بۆ مەحکومکردنی ڕێسیزم بوو وا بوو کە لە فێستیڤالیکەن فیلمەکەیان بە شایستی ئەوە زمانی کەسانە هەڵادوەرگرێت. بەڵێ بەڵێ. هەڵبەت بێجگە لە پرسی ڕەگەزپەرستی چەندین پرست کردووەتە ئامانج بۆ ئەوەی کە کاری لەسەرکەی لە زۆرێک لە فیلمە سینەمایەکان بە تایبەتی لە کورتە فیلمانی کە دەرهێنانت بۆ کردووە، بۆ پرسی بۆ نمونە داعش لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا و کاریگەری داعش لەسەری و هاوکات ئێزیدیەکان و زۆرێک لەو پرسانی کە بەلاتەوە گرنگن بە تایبەتی مەسەلەی پەنابەران و زۆرێک لەو پرسانە بوونەتە بابەتە سەرێکیەکانی ئیشکردنی ئێوە. ئایا وردبوونەوە یان چەند گرنگە ئەو پرسانە یان ئەو پرسە نیشتیمانیان ئەو پرسانی کە پەیوەندی هەم بە ناوچەکە و بە جیهانەوە هەیە، چەند گرنگە ئەمانە ببنە فیلمی سینەمایی؟
من ئەو وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی دادەنێت کە ئینسان لە هەر مەجالێکە کار دەکات وێنەگربی نەقاشبی سینەماکاربی یا سیاسەتمەداربی زۆرتر زوم بخەیتە سەر ئەو کێشانەی کە بەڕاستی ئێستا دنیا پێوەی سەرقاڵە. کێشەی داعش تەنیا کێشەی کوردستان نەبوو، دیارە قوربانی سەرەکیەکەی بەڕاستی لە کوردستان و وڵاتەکانی دەوروبەری کوردستاندرا، بەڵام کێشەیەکێک کە هەموو دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردەوە. ئەوجار زۆرێک لە بابەتەکانی تر خۆزگە ئەم زۆر جار دەڵێم خۆزگە ئێمەش وەکو وڵاتەکانی تر ئەوەندە ئەمنیەت و ئاسایشمان هەبا بۆ بێکێشە بای دەتوانین بامان بڕین بۆ جۆرێکی تر لە فیلم و سینەما، توانی بامان بڕین بەرەو سینەمایەکی ئینترتێنمنت، توانی بامان بڕۆین بۆ شتێکی تەنیا بۆ خۆشی بێ و گەنجەکانمان بخێنن لێ هۆڵەکانی سینەما. بەڵام بەداخەوە دەبینی لە کوردستان لە وڵاتی ئێمە و دەوروبەری نائارامیەکی زۆر هەیە، ناتوانانی زوو بکەیتە سەر ئەو شتانە، ناتوانانی لە ئەو هەمووشتە ئەتویش پس ئێحساسێکرد نەبێ و بێجواب بلێنێەوە، بۆیە زۆرتر ڕووی فیلمەکانی منیش هەر لەسەر ئەم قەزیانە بوو. بەڵێ شیرین خان هەڵبەت بابەتێک کە زۆر گرنگە دایما وەکو خەمێکی ڕۆژانە دایمە بیری لێکەمەوە کە لەگەڵ زۆرێک لەو برادرانە شاقسەم لەسەر کردووە بە حەقەت. ئایا کورد توانیوێتی ئەو هەموو کارە ساتەی بەسەر هاتۆ لە ئەنفال و لە جینۆساید و لە کۆمەڵکوژی و لە مێژووی کورد لە هەموو ئەو شتانی کە بەسەریا هاتووە بۆ نەمانتوانیوە وەکو جووەکان وەکو ئەو کارە ساتەی کە لە هۆلۆکۆستا بەسەر جووەکانە هات بۆ نەمانتوانیەوە ئەم هەموو ئیشتا ئەو هەموو شتە لە ناو مێژووە و هەموو کارە ساتە لە ناو مێژووە بکەین بە فیلمی سینەمایی درامایی گەورە؟ بەداخەوە نەمانتوانیوە، دیارە کەم تاکورتێک هەیە. هەر من فیلمی بێجگە لە کورتە فیلمی بڵیندی سینەماییم هەیە، فیلمی ئەستێرەکانی وڵاتی من لەسەر ئەنفالە دروستراوە لە 2007 لە 2008 لە کالابێریای ئیتالیا وڵاتی یەکەمی فێستیوالی وەرگر وەکو فیلمی بڵین تایمەکەی ئێساعاتی کوردی خولت بوو، ئەمە لەسەر ئەنفال بوو. بەڵام چیرۆکەکان تراژێدیەکان ئەوەندە لە وڵاتی ئەمە زۆرە بەدەیان و سەدان فیلمیش تێری ناکات و دوایش بەداخەوە شتێکی تر کە سینەماکارانی کوردی ئێمە بەڕاستی بەدەستیەوە دەناڵێنن نەبوونی ئیمکاناتە، نەبوونی پەرستەکانی سینەمایە، نەبوونی علم و دانیشی سینەمایە بەباشی ئەو تکنیکی کە ئەمڕۆ لە دنیا داباوە. سینەماکاری زۆر باشمان هەیە لە کوردستان، کەسانی زۆر باش کە تا ئێستا بۆ ئەندازەی کە توانیوانە دروستیان کردەوە خاوەن بەرهەمی باشن، بەڵام کەمە، بەڵام بەداخەوە نەیتوانیوە ئەوەندێکی دەبێ ئەو بۆشاییە پڕکاتەوە. بەڵێ بەڵێ شیرین خان زۆرمان پێخۆشە بۆ بینێرانی زاڵی داهێنانی دەنگی ئەمریکا ئەو خەڵات چەندین خەڵاتە وەرگرتووە، پێمان خۆشە باز ئەو خەڵاتانە بکەی کە لە چەندین وڵاتی جیاواز وەرگرتون تا ئێساکە لەسەر ئیشە سینەمایەکانت. لە زۆربەی وڵاتەکان خەڵاتم وەرگرتەوە، هەر فیلمە و کاتەگۆریەکی خۆی هەیە کە بۆ چۆڕشت و کامێک فێستیوال. بۆ نمونار ئەم فیلمی کە باس کرد ئەستێرەکانی وڵاتی من لە ئیتالیا خەڵاتێکی فێستیوالی وەرگرت. فیلمی ئۆرنج ماندریم لە هونا لە هیندستان خەڵاتی وەرگرت، لە کالابێریا ببوورە لە فێستیوالێکی تر لە ئەمریکا ناوکەم ببوورە ئێستا زەهنێ، بەڵام خەڵاتی یەکەمی وەرگرت، لە سان فرانسیسکۆ فیلم فێستیوال خەڵاتی وەرگرت، لە هەر لە هەولێر خەڵاتی دژە تێرۆری وەرگرت، فێستیوالی دژە تێرۆر. لێرە لە کانەدا لە شۆرت فیلم فێستیوال خەڵاتی دوێری وەرگرت، ئەو خەڵاتی کە دایمێ نیوی شجاعەت یا هەمان دوێری بوو. زۆرن فیلمەکانی تر هەر بۆ شێوەیە ئەو هەر ئەو فیلمی ئێسام ئەو بلاک بۆتەفات گەلەوەی کە لە فێستیوالی کەن خەڵاتی وەرگرت. لێرە لە ڤانکوڤەر خەڵاتی تایبەتی ڕێزبێنانی تایبەتی وەرگرت. فیلمەکانی تریش هەر یەکە و ناسانێکی خۆی هەیە لە خەڵاتەکان. بەدڵنیایەوە شیرین خان بێجگەلەوەی تۆ کاری سینەماییەکەیت و هاوکات وەکو دەرهێنەری سینەمایی چەندین کورتە فیلم و چەندین ئیشی دۆکمنتاریت کردووە، بەڵام نووسەریشی خاوەنی دوو کتێبیشی، ئایا لە نێوان نووسین و لە نێوان سینەمایە چه خاڵێکی هاوبەشە دۆزیوەتەوە بۆ ئەوەی کاری لەسەرکەین بە هەڵایە نەچووبم کاری نووسینی سینەماییشەکەن؟ بەڵێ خۆی سینەما لە نووسینەکەیەوە دەست پێ دەکات، یعنی لە سناریۆ دەست پێ دەکات. تۆ دەبێت لێکێکت هەبێ شتێکت نووسی بێ، وانێکت هەبێ چیرۆکێکت هەبێ کە بتوانێت
باڵێ داستانێکی هەبێت کە بتوانی لەوێ فیلمەکە دەست پێ بکەی بۆیە پەیوەندی نێوان نووسین و سینەما پەیوەندێکی زۆر بەقووەتە لەبەر ئەوەی تۆگە دەستی نووسینت باش بێ زۆر بەباشی دەتوانی لەسەر ئەم شتێکە دەتەوێت کارکەی بێ چیرۆکێک داڕژێەوە ئەو جا چیرۆکێکی دەکەی بە سیناریۆ بەڵام نووسینەکانی من لە کتێبەکانم تۆزێک لەگەڵ فیلم و سینەما جیاوازیەکی هەیە ویش ئەوەی کە ئەو کتێبانی من زۆرتر لەسەر مافی ژنانە مافی خانمانێکە مسلمە کتێبی فێمینیزم لەگەڵ کتێبی ژن بە باوەڕێکی کۆڵایینەوە هەردووکیان زوومی خستۆتە سەر پێناسەی فێمینیزم لە دنیاەدا لە لای ژنی کورد ئەمڕۆ چۆنە چۆن پێناسەکراوەوە ئەو ژنە سەرکەوتوانێک کە لە دنیادا هەن چۆن بۆ کە توانیوانە بدەنە ئەو خاڵە سەرکەوتنانەیە بە دڵنیاییەوە شیرین خان زۆر پرسیارمان هەبوو هەڵبەت زۆر شتی گرنگەیە کە ئەکرێ باسیکەن بە تایبەتی ئەو سەرۆکایەتی ژینگەی کە تاکو ئێساکە سەرۆکایەتی ڕێکخراوێکی ژینگەی یەکەن لە داهاتوە بە دڵنیاییەوە دێنەوەلات سپاس بۆ کاتی پێت بەخشین هەر بژیم بۆ ئێوەش دەست خۆش بێ زۆر سپاس دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئاهەنگی جەژنی نەورۆز لەسەر جەم شار و شارۆچکەکانی کوردستان سازکرا. پێمان خۆش بوو لە دەنگی ئەمریکاوە گوڵ بژێرێکتان بۆ هەڵبژێرین لەو ئاهەنگ و شادیانەی کە لە بۆنەی نەورۆزدا سازکراون. پەیامنێرەکانی دەنگی ئەمریکا بەگشتی میوانی ئەو ئاهەنگانە بوون. لە منداڵیەوە ئارۆزوی ئەومان هەبوو وەک منداڵانی جیهان پێکەوە لەگەڵ هاوڕێکانماندا شەمەندەفەرەکانی مناڵی و هێڵێکی شەمەندەفەر کۆمان بکاتەوە. بەڵام کە گەورە بووین سواری شەمەندەفەرە ڕاستەقینەکان بووین و لە یەک ون بووین. فیستیڤاڵێکی ناوازە لە لەندەن بۆ مۆدێلەکانی شەمەندەفەر سازکرا شەمەندەفەری مناڵان. ئەم فیستیڤاڵێکێکە لە گەورەترین بۆنە و ئاهەنگەکانی لەو جۆرە و هەواداران و خولیای ئەنتیک پارێزی لە خۆی کۆ دەکاتەوە.
لە فستیڤاڵی دیزاینی هێڵی ئاسنین لە لەندەن پتر لە 40 دیزاین خراونەتە ڕوو. فستیڤاڵەکە لە کۆشکی ئەلەکزاندرا پێشکەش دەکرێت کە یەکەم گەورەترین نمایشە لەو جۆرە لە بەریتانیا و کەسان لە سەرانسەری وڵات بۆ لای خۆی ڕابکێشێت. بڕی زۆری ئەو سەرنجڕاکێشانە بۆ ئەو فستیڤاڵە لەلایەن گۆڤاری دیزاینکردنی هێڵی ئاسنینی بەریتانیاوە ئەنجام درراوە. زۆرێک لە دیزاینی سێڕەهەندی کە لە فستیڤاڵەکەدا پیشان دەدرێت وێنەی دیمەنە سەرسوڕهێنەرەکان بە درێژایی مێژوو هەروەها جیهان دەکات. فیل پارکەر نووسەر و شارەزای هەموو ئەو کارانەیە کە پەیوەندیان بە دیزاینکردنی هێڵی ئاسنینەوە هەیە. ئەو کەسانەی کار لە پێشانگای هێڵی ئاسنین دەکەن گروپێکی زۆرن. لە ڕاستیدا پێشانگاکە هەتا ڕادێک بۆتە حەزێک بۆ کەسانی بەتەمەن و تێبینی هەبوونی کەسانی سەرسپی دەکەیت کە لە پێشانگاکەدا دەگەڕێن. فستیڤاڵی لەندەن بە یەکێک لە هەرە پێشانگاکانی دیزاینی هێڵی ئاسنینی جۆرا و جۆر لە بەریتانیادا دادەنرێت. جارێک بەشداریم لە پێشانگایەکدا کرد. چوون بیرەیەک لە بارەکەدا بخۆمەوە. لەو کاتەدا دوو پارێزەر و پرۆفیسۆرێکی فیزیا و هەروەها پیاوێک کە کۆمپانیایەکی پاسی بەڕێوە دەبرد و ڕاوێژکارێکی خۆجێیی و بەڕێوبەری شانۆیەکم لەگەڵدا بوو. لەو کاتەدا من کارم بۆ ناوەندێکی لە کۆڵینەوەی بەرهەمەکانی سەوزەمەنی دەکرد و هاوکات قەشەیەکیش بووم. کۆنترین مۆدێلی هێڵی ئاسنین لە جیهاندا بریتیە لە مۆدێل ڕێڵوەی کلاب لە ناوچەی کینگز کرۆس لە لەندەن و تەنانەت ناوی هاوپێچی تۆمارنامەی کتێبی گینیس کرا. ئەم وێستگەی هێڵی ئاسنین لە ساڵی 1910دا دامەزرێنرا و گەورەترین یانەیە لەو جۆرە لە بەریتانیادا و کۆبوونەوەی شەوانە تێیدا هەفتانە ساز دەکرێت و نزیکەی 50 کەس لە ئەندامانی بۆ لای خۆی ڕادەکێشێت. تیم واتسن بە درێژایی بەشی زۆری ژیانی بەڕێوەبەری مۆدێلەکانی هێڵی ئاسنینی دیزاین کراوە و هەروەها کۆکردنەوەیان. نمایشی مۆدێلەکانی هێڵی ئاسنین بۆتە حەز و خاستێک کە هەردەمێنێت. وێڕای ئەوەی خەڵک دەڵێت ئەوە هەرگیز بەردەوام نابێت، بەڵام دەمێنێت. لە ڕاستیدا ئەوە لەبارەی تەکنۆلۆژیای سێڕەهەندەوە لە لۆتکەدایە و هەروەها لە ڕاستیدا هەموو بیرۆکەکان و تەکنیکەکانی دروستکردنیان پێشکەوتون. تیم واتسن پرۆفیسۆر لە زانکۆی کینگز کۆلیج لەندەن و وەک پیشەش پزیشکی ددانە. مۆدێلەکانی هێڵی ئاسنین بۆ ئەو هەمیشە بوارێکی مەزن بووە بۆ دەربازبوون لە ژیانی کار. خێزان و هاوڕێکانی ئەم حەزەی تیم واتسنیان لاپەسەندە. جاوە سەوارە بە خەڵکو ئاستێکی بەرینی گشتی. هەر بۆیە ئەوە فەرەهۆکارە لە ڕووی تەواوی ئەو فاکتەرانێک کە دەتوانیت هاوپێچیان بکەیت. دیمەنە سروشتیەکان و فارگۆنەکانی شەماندەفەر ڕادەکێشیت و کاری هێڵی ئاسنین و هەروەها کارەباوە. ئەوانە هەموو شتێکن. زۆرێک لە پێشکەشکاران ئەوانەی مۆدێلەکانیان لە پێشنگاکەدا نمایش دەکەن کە ڕستە و کۆکراوەی خۆیانن کە سەرنجڕاکێشن. هاوکات پێشکەشکاران ئەوانەی مۆدێلەکانی هێڵی ئاسنین لە پێشنگاکەدا نمایش دەکەن خۆیان خەرجیەکانی ئەو نمایشکردنانە دەدەن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. کۆمەڵگەی کوردی لێوڕێژە لە هەمەڕەنگی فەرهەنگی و توانە و توانستی جوان و شارستانی. تێکەڵکردن و ئاوێتەکردنی کولتوری دێرین و نوێیەتێکڕا ڕەنگە خەمێکی هاوبەش بێت لە گەرمیانەوە کوڕان و کچانی خوێندکاری پەیمانگایەک کەرنەڤاڵێکی فەرهەنگی و مێژووی و تەکنۆلۆژیای نوێیان ساز کردووە. ڤیستیڤاڵی پەیمانگای ناحکومی گەرمیانە و لە ڤیستیڤاڵەکەدا دەیانەوێت خوێندکارەکانیان بە کولتوری کۆن ئاشنا بکەن. بۆ کارێکی خێر هاتوین و ئینشەڵا حەزەکەین خزمەتیەکەمان نزیکتر بکەینەوە و ئەم کوڕە بچووکەمانەیە بکەی بە خزمەتکاری خۆ کە لە کاری خێرا یەک کۆمان نەکاتەوە و وادام کوڕ و کچیشێکیان بەدڵە و ڕازین ئێمە چیمانەوە پیرۆزیان بێسەر سەر و سەر چاواتن. سەرەتا چوانێتی خوازبێنیکردنی ژنیان لە کۆندا خستە ڕوو. دواتر خوێندکارەکانیان بە شێوازی کۆنی گواستنەوەی بووک ئاشنا کرد کە شێوازێکی زۆر جیاوازترە لەو ژن گواستنەوەی ئێستا ئەنجام دەدرێت. کە کلتوری کوردی هەرگیز دوانەکەوێ ڕاستە ساڵ بە ساڵ بەرە پێشەوە ڕۆین
بەڵام هیوام وایە کللتوری کوردی بەرە پێشەوە بڕاو هەموو کاتێک بەم شێوەیە یادی بکرێت. من لێرە ڕۆڵ دایکێکی کورداوارێ بینم کە هەموو خەریکی گەنم فتاندنمە هەمیش مناڵ ئەخەوێنم. دواتر فیستیڤاڵەکەیان بە هەڵپەرکیە گەرمتر کرد. پاشان تەشی ڕێسان و شمەک و پێداویستیە کولتوریەکانیان نمایش کرد. هەروەها خواردنی کۆنی کوردەواریشان خستە ڕوو کە ئێستا ئەم خواردنانە بەراورد بە جاران کەمتر بەکاردەهێنرێن. ئیترم ئەداتە کوردەواریانەمان هێناوە بۆ ئەم چالاکیە و تریشاڵە چالاکێکی جوان بڕێوە بە سێمی فستیڤاڵی کەلتوری پەیمانگای نەحکومی گەرمیانە. چاو دیمەنی جوانی سەماوەر و جلی کوردی ژنانیش ئاوێزانی یەکتری بووبوون. ئامادە بوومنان بۆ ئەو شتەیە کەلتوریە سەردەمانی قەدیمە بەکارە هاوریە وەکو چای و دێوەخان و بکوزاوە و ئێمە هاتینە وەکو ئامادەی خۆمان کردیە بۆ ئەم بەرنامەی خۆشە بەرنامە چای و کولیچەی کوردەواری و هەڵوز و ئەم شتێ لە سەردەمی قەدیمانە بەکارە هاوریە. جەڕاحی و گرتنەوەی شکاوی کە لە غیابی کەمی پزیشکدا جاران ئەنجام دەدرا و ئەو کەسەی شکاوی دەگرتەوە پێی دەگوترا جەڕاح پانتایی فیستیڤاڵەکەی داگیر کرده بوو. من دەوری جەڕاحی وەرگرت وەکو خوێندکارێکی پەیمانگا پێم خۆش بوو ئەم دەورە وەرگرم ئەمە لە کۆن ناکراوە بە شێوەیەکی کۆن وەکو ئێستا پێشکەوتو نەبووە وەنمونە ئیشاعیان شتێک بەم شێوە قاچی هەر کەسێکی لە جێچوایان بشکایە بەم شێوەیە ئەگیراوە. کولتوری کۆنی کوردەواری بە زانستی سەردەم تێهەڵکێش کرا بوو. خوێندکاران پرۆژە زانستیەکانیان خست بوویە ڕوو. هەستانی بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵەکەمان لە دوو بەشی سەرەکی پێک دێت، بەشی زانستی و بەشی کولتوری. بەشە زانستیەکەمان کۆمەڵێکی زۆر پرۆژەی خوێندکارانی تایە، هەموو خوێندکارەکانتیاندا بەشداری کردووە لە خوێندکارانی قۆناغی یەکەمە تا قۆناغی پێنجەم. بۆ فیستیڤاڵە کولتوریەکەشمان جۆرا و جۆرە. کولتوری کۆنی کوردەواری بە تەواوەتی کاڵ بۆتەوە. پێشکەوتن و گۆڕانکاریەکان کولتوری کۆنیان ڕاماڵیوە، گەرچی هەوڵی ڕێگرتن لە ناوچوونی کولتوری کۆن دەدرێ، بەڵام بەراورد بە گۆڕانکاریەکان هەوڵەکان لاوازن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. کالیفۆرنیا بەناوبانگە بە ویلایەتە هەمیشە بەهارەکەی ئەمریکا، بەڵام خاوەنی بیابانیشە. بیابانەکەی کالیفۆرنیا هونەرمەندانی لە بەنگلادیش و لە مەکسیکەوە بۆ دۆڵی کۆچەلار ڕادەکێشێت بۆ پیشانگایەکی نائاسایی بە ناوی بیابانی ئەکس. بۆ هونەرمەند ماریۆ گارسیا تۆرس بیابانی کالیفۆرنیا شوێنێکی بیردەخاتەوە کە دەبوو بەجێی بهێڵێت. بیابان شتێکی زۆر ڕاستەقینەیە، بەڵام شتێکی زۆر خەیاڵیشە. ئێمە خەیاڵێکمان هەیە کە ئەم شوێنە فرەوانە چییە کە تەنانەت ناتوانین لێی تێبگەین، کاوەندە گەورەیە. تۆریز یەکێکە لەو دەیان هونەرمەندەی کە لە پێشانگای دیزەرت ئێکس لە دۆڵی کۆچیلا لە کالیفۆرنیا نمایش دەکەن. بالەی پەیکەرە جوڵاوەکان لە جوڵەی گامیکانی کێکانەوە ئیلهامی وەرگرتووە. ئەوان پەیکەرن کەوا دەردەکەون لە ئاسمانەوە بە دوای شتێکدا دەگەڕێن، بەڵام لە ڕاستیدا گامێشی میکانیچین. جوڵەی ئەم پڵیتانە لە جوڵەی گامەکانیکەوە دێت. گامێشی میکانیکی ئەو شێوازەی پەیوەندیمان پێوە هەیە. هونەرمەندرانە دەڵێت کەلتوری ڕووناکی و ڕەنگەکانی لە کاتی گەورەبوونی لە بەنگلادێش دەهێنێتەوە یاد. بە درێژایی ڕۆژدەمبینی کە لە ڕووناکیدا دەگۆڕا و هەندێک جار تاو دیار دەبوو، هەندێک جار نامێنێت، هەندێک جاریش بەڕاستی کاتی بوو ئێجگار جوان بوو. بێگەم وەک دایکێکیشت ئەو شورایانە بریتین لە پێناسەکردنی فەزاکان و هەم پاسەوانیکردنی منداڵەکانی و ڕێگە پێدان بۆ ئەوەی بۆ دەرەوە بچن. ئەوە پەیوەندی بە بربەستەکانەوە هەیە، پەیوەندی بە دروستکردنی دیوارەوە هەیە، جیابوونەوە لەلایەکی دیکەوە. لەگەڵ ڕۆیشتن بەناو کارەکەدا هەست بەو شڕیە دەکەیت، هەست بە کەمێک ترسیش دەکەیت، بەڵام دواتر بە جۆرێک دەکرێتەوە و تەواو شەفاف دەبێت. دیانە کامپێل هاوسەرۆکی پێشانگاکە دەڵێت بێگەم بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و شتەکان دەبینێت.
هەندێک جار کاتێک شتێک لە هەموو شوێنێک دەبینیت نامێنێت ئەویش حەزی لە کارکردنە لەگەڵ کەرەستا کە ڕەنگە وای لێ بکەیت بە شێوازێکی جیاواز کار بکات بۆیە بە دروستکردنی ئەم قەڵغانە و فۆرمەکانزاییە بە سیاجێکی زنجیر بەستنەوە بۆ ئەوەی وەک شاخێک بێت هەروەها بە بۆیاخکردنی بەزەر ئەو بە تەواوی شێوازی هەستکردنی ئەو مادەیەی گۆڕی ئەو شێوازەی کە تۆ لی تێدەگەیت. پێشانگای دیزارت ئێکس تا مانگی پێنجیش بەردەوام دەبێت. شایان پاشا بۆ راپۆرتی جینیا دۆڵۆ دەنی ئەمریکا واشنگتن. ئەنجومەنێکی ڕۆشنبیری پیشانگایەکی شێوەکاری و دەستڕەنجینی لە شاری سلێمانی کردەوە. چەندین هونەرمەندی ناوخۆیی و عێراقی و عەرەبی و ئێرانی لە هەردوو ڕەگەز بەشداریان لە پیشانگەکەدا کردووە کە ژمارەیان 40 هونەرمەندە لە کارەکانیاندا ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگە و کولتور و کولتورە جیاوازەکان بەدی دەکەیت. جیاوازی زمان و جلوبەرگ و دەرکەوتنیان لەکردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری و دەستیدا ئەومان پێدەڵێت. پێشەنگاکە بەرهەمی ناوخۆیی و دەرەکی لە خۆی دەگرێت. ئەم کاتە بۆ هەڵبژێراوە بە بۆنەی جەژن و بۆنەکانی ئازار و نەورۆزەوە لەم کاتە هەڵمان بژاردووە ئەم چالاکی ئەنجام بدەین و ئەمە هاندانی هونەرمەندانی ئەو بوارەیە چی لە ناوەوەی هەرێمی کوردستان و چی لە دەرەوە بۆ ئەوەی هەمویان خزمەت بکەن بە هونەری ئاینی و ئیسلامی و بە کولتوری کوردی و کولتوری کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی گشتی. لە تابلۆ و وێنەکاندا کاریگەری و کەلتوری نەتەوە جیاوازەکان بەدی دەکەیت کە ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەکان پیشان دەدات. خانمان ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە پێشەنگاکەدا کە بە شاکارەکانیان کارەکانیان دەوڵەمەند کردووە. ئەو مادانەی لەو حەکەم پێدروست کردووە بەرهەمی سروشتین لە داری گوێز و گەنم و چەند شتێکی تر بێجگە لەو ڕەنگە ڕەشەی بەکارم هێناوە ئەوانی تر هەمووی سروشتین دڵخۆشین لەگەڵ نەتەوە جیاوازەکان هەموو لێرەین هیچ جیاوازی نییە لە نێوانماندا. ئیشەکەی من بەکارهێنانی خەڵوزە لەسەر کاغەز من لە واستەوە هاتووم و یەکەم جارە بێمە سلێمانی بەشداری پێشانگا بکەین خۆم و هاوسەرەکەم ئەوە لەوحەی خۆم و ئەوەش هی هاوسەرەکەم دڵخۆشم بە بەشداری لەم پێشانگایە ئەمە دەرفەتێکی باشە کە هونەرمەندی تر ئەبینم ئەوەش هۆکاری بەشداریکردنمە لە پێشانگاکەدا. ئەنجومەنی ڕۆشنبیری کەس نەزانی شاری سلێمانی وەک شاری خۆشەویستی و ئاشتی کردە ناوەندی کردنەوەی ئەم پێشەنگایە. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. نووسەر و ڕۆماننووس و شانۆنووسی ئایرلەندی سامۆیل بێکت دەڵێت هەمیشە هەوڵ بە هەرچەندە شکست بهێنیت گرنگ نییە دووبارە هەوڵ دەرەوە دووبارە شکست بهێنەرەوە باشتر و باشتر شکست بهێنە ئاساییە تازایەڵێکی دیکە و خەم و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.